بەڵێ بینەرانی زاری کرمانجی بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵتانی لە سنتەری قەزای ناوەندی سۆران دوا بەدوای ئەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بڕیاریدا لە 25 مانگ بانگەشەی دەست هەڵبژاردن لە تەواوی هەرێمی کوردستان دەست پێ بکات لە سنتەری قەزای ناوەندی سۆرانش هەروەک لە دیمەنەکان دیارە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بۆ پارتولانە سیاسەکان بەردەوامی هەیە و ئێرە شەقامی کاوەیە با شەقامی هەریق ناسراوە شەوان بە درێژایی شەقامەکە لە هەردوو دیوی شەقامەکە بۆ پێی شەقامەکە دووساییدا ئاوڵاتیان بە جۆش و خرۆشەوە ئاهەنگ دەگێڕن خۆشی و شادی لە شەقامەکە بەدی ئەکرێت گەنج و لاوان و ئەندامانی پارتولان لایەنەکان لەم شەقامە کۆ دەبنەوە و واوکات ئەوەی جێسرنجە لە ئیدارەی سەربەخۆی سۆران دوای پرۆسەی بۆ پێیکە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان وادەی دەستپێکردنی بانگەشەی دیاری کرد کە لە 25 مانگ بوو کاتژمێر 12 لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەگشتی و لە قەزای ناوەندی سۆران بە تایبەتی شەوان بە درێژایی شەقامەکان گەنج و لاوان بە مەبەستی بانگەشەکردن بۆ پارتولانە سیاسیەکان لێرە ئاهەنگی خۆشی دەگێڕن ئەوە دیارە سنتەری قەزای ناوەندی سۆرانەوە جێ سەرنجە جیا لە بانگەشەکاران تیمەکانی ئاسایش پۆلیس هێزەکانی بەرگری شارستانی لە ناو ئاپۆڕای جەماوەری خەڵکەکەن بەو پێی کە هیچ گرفتێکی ڕوونەدات لە شەقامەکە ئەوە دیارە بانگەشەیە لە بەشێکی زۆر لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بە پێی ڕێنمایی و ڕێکارەکانی کۆمیسیۆن کە لە 25 ئایلوو دەست پێ کردووە تا 15 تشرینی یەکەم کە بڕیارە مانجی دەی داهاتوو دوایین ڕۆژی وادەی بانگەشەکردن بێت بۆ پارتولانە سیاسەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لە دوای ئەوەی کە کۆمیسیۆنی باڵا سەربەخۆی هەڵبژاردنەکان بڕیاریدا بانگەشە دەست پێ بکرێت بە فەرمی پرۆسەی بانگەشەکردن بۆ پارتولانە سیاسەکان دەستی پێ کردووە. بەڵێ شەقامی کاوا بۆ پێی شەقامێکی دووساییدا شەوان لە هەردوو سایدی شەقامەکە بانگەشەکاران لێرە بە ئاپۆڕای جەماوەری لێرە بانگەشە بۆ پارتولانەکان دەکەن ئەوەی دیارە جیا لە هاوڵاتیانی سنتەری قەزای ناوەندی سۆران بەشێک لە هاوڵاتیانی دیکەش بەمبەستی بانگەشەکردن بۆ پارتولانە سیاسەکان لێرە کۆبوونەتەوە شەوان بەوش پێی شەقامێکی جەنجاڵ و قەرەباڕغە بانگەشەی هەڵبژاردن بە شەوان لە سنتەری قەزای ناوەندی سۆران لەم شەقامە دەکرێت بۆ پێی شەقامێکی بەرفراوانە جیا لە بانگەشەکاران تیمەکانی پۆلیس ئاسایش هێزەکانی بەرگری شارستانی لەگەڵ ئاپۆڕای جەماوەری بانگەشەکارانن بۆ پێیکە بۆ ئەوەی هیچ حاڵەتێکی گوماناوی یاخود بڵێم هیچ حاڵەتێک ڕوونەدات لە ناو بانگەشەکاراندا. بەڵێ ئەوەی دیارە بەشێکی زۆر لە گەنجانن دەمەوێت ڕابۆچوونی بەشێک لەو هاوڵاتیانە وەربگرم کە بە مەبەستی بانگەشەکردن لێرەن سڵاوت لێبێت و ئەو کاتت باش وەک شۆفێرێک چۆن ئامادەی دەربڕیوە بۆ بانگەشەکردن بەڕاستی زۆر زۆر دڵخۆشین ئیشەڵا هەر پارتی و بازاری بەسەرەکەوێ هەموو جایەکەم و ئیشەڵا هەر دەبیتە یەکەمیش پێی ڕێنمایەکانی کۆمیسیۆن ئەو وادەی دەستنیشان کراوە هاوڵاتیان بانگەشە ئەکەن تا ئێستا هیچ شتێک ڕووی نەداوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بانگەشە چۆن ئەکرێت دەرەجەیەک ئەکرێ خۆشترین سات و کات بەسەرەوە بین و باشترین بە شێوە جواتری شێوە بە ڕێواسی ئەوەی دیارە هاوڵاتیانن بە مەبەستی بانگەشەکردن بۆ پارتولانە سیاسیەکان لە شەقامەکانن بەو پێیکە شەقامەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەشێکی زۆر لە هاوڵاتی بوونی هەیە دەمەوێت ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان وەربگرم گەر هاوکارم لەگەڵم بێت سڵاوت لەبێت و کاتت باش
هاتوویت بانگەشە بکەیت سنووریدا لەسەر بەخۆی سۆران چۆن بانگەشە دنیا برا ماڵە بارزانە هەمە دنیا ماڵە بارزانە ساغ بیت ئەمی ساخین ما هەندە پێچیت بیتن لە ڕووی ئەمنێتەوە چۆنە ئیدارە سەر بەخۆی حتا ماڵە بارزان دنیادا بیت ما منێتب کەسی نییە چه دژمنێک بیت نەشێت بێت ئەت وڵاتێمەدا ماڵە بارزانە هەمە دنیا بشی سەرۆک بشی بارزان بڵێ ئەوەی دەبینین گەنج و لاوانی ئیدارەی سەر بەخۆی سۆرانن بە مەبەستی بانگەشەکردن بۆ پارتولانە سیاسیەکان شەوان ڕوو لەم شەقامە دەکەن بڵێ دەمەوێت ئاماشە بۆش بکەم بەپێی بڕیاری کۆمیسیۆن 25 ئایلوو لە 12 شەوەوە کە وادەی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن بوو لە بە شێوەی فەرمی لە سنووری ئیدارەی سەر بەخۆی سۆرانش دوای ئەم وادەیە کە کۆمیسیۆن دەستنیشانی کردووە بانگەشە دەکرێت و هاوکات بڕیاریشە تاکو و 15 مانجی داهاتی واتە مانجیدا بانگەشی هەڵبژاردن لە تاسەری هەرێمی کوردستان بەڕێوە بچێت بەڵام دەمەوێت ئاماژە بۆ بکەم لە سنووری ئیدارەی سەر بەخۆی سۆران ئەوە جێی سەرنجە لە تەواوی قەزا و ناحیە و گوند و ئاوایەکان بانگەشی هەڵبژاردن بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە ئەچێت بڕیاریشە لە مانگیدا هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و بەپێی ئەو بڕیارەیە کە هاتووە کە لە ماوەی 10 مانگ تاکو 20 مانگ ناوەندەکانی خوێندن دەبێتە پشوو بۆ پێیکە بەشێکی زۆر لە دەنگدان لە قوتابخانەکان ئەنجامەدرێن و هاوکات جیا لەوەش بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوو لە سنووری ئیدارەی سەر بەخۆی سۆران ئاهەنگێکی جەماوەری بەڕێوە بچێت بۆ بانگەشەکردن لەسەر هەڵبژاردنەکانی و بۆ پێیکە ئەم بانگەشەیە بەپێی زانیارەکانی دەستداری کرمانجی کەوتووە لە سەرچاوێک لە لقیدەی پارتی دیموکراتی کوردستان بڕیارە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو بانگەشە بە شێوەیەکی گەورە و جیاواز لە دەڤەری سۆران ئەنجام بدرێت بەڵێ